سڵاوتان لێ بێەوەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی پانۆراما دیارە ئەپشەویش دەمانەوێت گفتوگۆ و شیکردنەوە بکەین سەبارەت بە بابەتێکی دیکە وەک دەزانن کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بوو لەسەر تاسەری عراقدا و ئەم هەڵبژاردنە بەگشتی بۆ خۆی گرنگە بەڵام بۆ هەندێک لە پارێزگاکان گرنگی و تایبەتمەندی زیاتری هەیە بۆ پێی کە ساڵانێکی زۆرە هەڵبژاردن تیاندا نەکراوە بەنمونە پارێزگای کەرکووک کە لە دوای پرۆسی ئازادی عراقەوەمە بۆ دووەمین جارە هەڵبژاردن لەو پارێزگایە دەکرێتووە ساڵانێکیشە ئەم پارێزگایە بەدەست کۆمەڵک گیر و گرفتەوە دەناڵێنێ بە تایبەت پارێزگارێکی بە زۆر بە سەپێنراو بەسەر ئەم شارەداکە بۆ تەجێگی نیگەرانی خەڵکی شاری کەرکووک بەگشتی و بە تایبەت پێگاتێک کورد و نەتەوەی کورد لەو شارە بە تایبەتی کە بە ڕۆژی ڕووناک مافی کورد پێشێ لەکرێت لەو پارێزگایەوە ئەم هەڵبژاردنە وەک چاودێرانی سیاسی باسی دەکەن وەک بەرپرسانی حەزبی باسی دەکەن کە جێگەی بایەخە دەبێت کورد کە بەشداری کارای هەبێ بەبێ جیاوازی ڕنگ و بۆچون و ئایدیاکان بەشداری ئەم پرۆسەیە بکەن بۆی جارێکی تر ناسنامەی ڕاستەقینەی شاری کەرکووک و ناوچەکانی دیکەش بەگشتی بسەلمێنن. دەمەوێت قسەی زیاتر بکەم سەبارەت بە بانگەشەکانی هەڵبژاردن بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها کار و ئەجەندای یەکێتی نیشتیمانی کوردستان لەو 45 ڕۆژێکە بۆ بانگەشە دیاری کراوە و پلانی دوای هەڵبژاردن و کۆمەڵێک بابەتی دیکە لەگەڵ بەڕێز پۆڵا سیروان تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێر بێ کاک پۆڵا. وەک دەستپێک سەرنجی تۆیان قسەی تۆ چییە لە یەکەم ڕۆژی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان؟ بەڵێ زۆر سپاس سەڵاو و ڕێزمان بۆ بینەرانی کورسات دیارە ئەمەوێت دەستخۆشی و پیرۆزبایش لە خەڵکی کەرکووک کەم بەڕاستی کە لە یەکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنەوە زۆر بە پەرۆشەوە وەکو پیشەی هەمیشەیان سەرجەمچین و توێژەکانی شاری کەرکووک بە گڕوتینێکی زۆرەوە پشتیوانیان لە لیستی کەرکووک هێز و ئیرادەمانە کە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە هاوبەشی هاوپەیمانی لەگەڵ حزبی شووعی ئەوەی کە بینیمان ئەمڕۆ ئەوە دەرەخاکە کەرکووکیەکان وەکو پیشەی هەمیشەیان پشتیوانی لە یەکێتیەکەن و پشتیوانی لەو لیستە ئەکەن کە دڵنیان کە لیستی خەڵکی کەرکووکە و دڵنیان ئەو لیستی ئەو خەڵکەیە کە هەمیشە پشتیوان و پەرۆش و خەمخۆری خەڵکی کەرکووکە و ئامانجەکەیشی خزمەتکردنی خەڵکی کەرکووکە لە هەموو بوارەکانە و من ئەمە بێگومان دەلالەت لە وشیاری و ڕۆشنبیری خەڵکی کەرکووکشەکە کە ئەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هەمیشە داکۆکی کەری سەرسەختی مافەکانیانە و پارێزەری ئەو شارەیە و پارێزەری خەڵکەکەیەتی و بەجیان ناهێڵێەوە لە هەموو دۆخێکە لەگەڵیان نامێنێتەوە و لە کێشەکانیان لە گیر و گرفتەکانیان و لە هەموو بابەتەکانی کە پێیوەستە بە ژیان و گوزەرانی ئەو خەڵکەوە هەمیشە داکۆکی کاری سەرسەختە بێ. باش وەک دەزانیت پێشتریت لە سەرەتای قسەکانم باسم لەوە کرد کە کەرکووک بەبارە دۆخێکی هەستیاردا تێپەڕ دەبێت و خەڵکی ئەو شارە نیگەرانن لەو پێشلکاریانەی کە ڕۆژانە دەکرێت دەرحەق بە مافی کورد لەو شارە. پێم بڵێ ئەتەوێت چی بە خەڵکی کەرکووک بڵێ و چۆن هانیان بدەی بۆی لە ڕێگەی دەنگدانەوە تۆڵی ئەم چەند ساڵە لە زەور و ستەم لەو شارە بکەنەوە؟ بێگومان ئەم هەمووان نزانین کە ئەم هەڵبژاردنەوە هەموو هەڵبژاردنەکانی تریش لە کەرکووک کراوە هەڵبژاردننی گرنگ بوون بەڵام ئەم هەڵبژاردنیان ڕەنگە هەڵبژاردنێکی زۆر چارەنووساز بێ بۆ خەڵکی کەرکووک و هەڵبژاردنێکی گرنگ بێ بۆیە پێویستە بەڕاستی هەموو چین و توێژەکان و من دڵنیام خەڵکی کەرکووک لە دڵسۆزیان لە خەمخۆریان لە داکۆکیکردنیان لە شارەکەیان بە پەرۆشەوە بەشداری ئەو پرۆسەیە ئەکەن و هەموو هەوڵێکەدەن بۆ ئەوەی ئەو دۆخە نەخوازراوەی کە لە کەرکووک هەیە و کە لە ئەنجامی پرۆسەی ڕفراندۆم و ئەوانە هاتە ئاراوە کە دۆخێکی نەخوازراوی لە شارەکەی خوڵقان و بارێکی نائاسایی ئەتوانین بڵێن لە شارەکەی هەبووە هەموو هەوڵەکانیان و هەموو توانەکانیان خەنە گەڕ بوو ئەوەی کە ئەو دۆخە کۆتایی پێبێنرێ بە شێوەیەکی یاسایی و لە ڕێگەی دەنگدانەوە و ئێمە ئەو مافانەی کە لە دەستمانداوە و ئەو هەموو
امتیازات و ئەو هەموو خزمەت و ئەو هەموو کاری کە بووە بۆ شارە بکرێ و نەکراوە لەو ماوەی کە دۆخێکی نائاسایی هەبووە لە کەرکووکە و بەعکسەوە بگرە ڕەنگە خەڵکی کەرکووک تا ڕادەیەکیش ینی مافکراو کرابن لە زۆر مافی خۆیان ئەمڕۆ هەلێکی گرنگە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە لە ڕێگەی دەنگدانەوە لە ڕێگەی پرۆسێکی سیاسی یاساییەوە ئەو مافانەی خۆمان بەدەست بێنین و استحقاقی خۆمان وەکو خەڵکی کەرکووک وەکو خەڵکی وەکو کورد لەو شارە بەدەست بێنینەوە کە ئەو استحقاقە ئەو مافە ڕەوایی خۆمانە کە هەمانە لەو شارە کە لە مێژەوە ئەو شارە شارێکی کوردستانی بووە بە ناسنامەیەک کە هەموو پێکاتە و نەتەوەکانی تیا بووە و پێکەوە ژیان لەو شارە هەبووە و ئاشتی و تەبایی لە نێوان نەتەوەکانە هەبووە بەداخەوە کە ئەم چەند ساڵە لە ڕێگەی خەڵکێکی خۆزەپێنەوە هەوڵ دراوە لەو سەکتەرانەیە ینی ئاژاوە دروست کرێ کێشە و گیرگروپ دروست کرێ مافی خەڵکی کورد بخورێ خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بە حکومیەوەی لە شارەکە ماوەتەوە لەگەڵ خەڵکەکە بووە هەمیشە هەوڵی داوە کە کێشە و گیرگرفتی شارەکە چارەسەر بکە و هەوڵی داوە داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستان بکە لە مافی ئەو خەڵکە لەو ناوچانە بکە بەداخەوە ینی ڕەنگە لە بەشی هەرە زۆریە توانرابێ کاری زۆر باشکرێ بەڵام وەکو پێویست وەکەوەی کە تموحی ئێمە نەمانتوانیوە لەبەرەوەی دەسەڵاتەکە و پێگە استراتیژی و گرنگەکانی شارەکە ڕەنگە بەشی زۆری لای ئێمە نەمابێ بۆیە بەو شێوەیە بووە بەڵام ئێمە ئێستا ئەڵێن هەموو هەوڵەکانمان یەکخەین و هەموو هەوڵەکانمان بخەینە گەڕ بۆ ئەوەی کە بتوانین لە ڕێگەی دەنگدانەوە استحقاقی خۆمان بەدەست بێنینەوە پارێزگاری کەرکووک پارێزگارێکی کورد بێ و لە نێوان نەتەوەکانی ترشا استحقاقات بە جۆرەی حەق و پێگە و حەجمی ئەو نەتەوانە دابەش بکرێ و من ئەوایە بینم کە ئەم جارە خەڵکی کوردستان ینی خۆزگا ئەو هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان سەری بگرتایە کە ئێمە هەوڵێکی زۆرماندا بۆ ئەوەی هەموو هێزە سیاسیەکانی کوردستان و هەموو لایەنەکانی کوردستان بە تایبەت یەکێتی و پارتی لە کەرکووک بە یەک لیستی هاوبەشی کوردستانی لەگەڵ لایەنەکانی تریشا دابەزن و لیستێکی کوردستانی هاوبەشمان هەبێ و پرۆژەیەکی هاوبەشمان هەبێ بۆ کەرکووک و چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک و ئایندەی کەرکووک بەداخەوە وەکو پێویست گوێ لە ڕاو گوێ لەو داواکاری یەکێتی نەگیرا وەکو پێویست لایەنەکان یەکتر بە بیانووی جیاواز نەهات نەپێشەوە بۆەوەی ئەو پرۆژەی ئێمە سەر بگرێت بەڵام لەگەڵ ئەوەیشا کە هەیە ئێستا هیوادارین کە بتوانین خەڵکی کورد ئەو مافەی خۆی بەکاربێنێ بۆی بتوانێت استحقاقاتی خۆی وەرگێتەوە و لە ڕێگەی وەکوتم مافی دەنگدانەوە هەموو مافەکانی خۆی بەدەست بێنێت. دیارە منیش دەمیست پرسیار لەسەرەوە بکەم کە لە ماوەکانی ڕابردوو زۆر یەکێتی هەوڵی دابەوەی بە یەک لیست بەشداری بکەن بەڵام ئەوە بوو لایەنە سیاسیەکان نەهاتن بەدەم داواکاریەکانتانەوە. یعنی ئەگەر چی لێ بە یەک لیستیش بەشداریتان نەکرۆ بەڵام گرنگە لەوەی کە خەڵکی کەرکووک پێکاتی کورد لەو شارە بە گڕوتینەوە بەشداری دەنگدان بکات. ئەنی پێشبینیەکانت کاک پڵانی پێت وایە ئاستی بەشداری خەڵک لە ئاستێکی باشدا دەبێت؟ من پێم وایە خەڵکی کەرکووک و خەڵکی ناوچە دابڕاوەکانیش بەگشتی لە گرنگی ئەو قۆناغەتێ ئەگەن و لە هەستیاری و لە چارەنووسازی ئەم جارە ئینتخاباتەکە تێئەگەن بۆیە من وایە بینم کە خەڵک بەشداریەکی بەرچاوێ بێ و لە ڕێگەی دەنگدانەوە هەوڵی گۆڕینی ئەو واقع نەخوازراوەی کەرکووک و ناوچە دابڕاوەکانەدا. یەکێتی نیشتیمانی کوردستان پلانی چییە بۆ دوای ئەنجامی هەڵبژارنەکان؟ دەزانی دانی ڕابردۆی سەلماندووە کە زۆری نەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لەو پارێزگایەوە خزمەتێکی بەرچاویشی بە پارێزگای کەرکووک کردووە. ئەنی ئەو مژدەیە دەدەن بە خەڵکە بە هەمان گڕوتین و نەفەتجارێکی تر دەستی ئاوادانی بەو شارە بگەێنەوە. بێگومان من وەکو ئاماژەم پێدایانی لە دوای ڕێفراندۆم و بارودۆخێکی نەخوازراو لە کەرکووک و تەواوی ناوچەدا بڕاوەکان هاتوۆتە ئاراوە. ئێستا کاتیەوەیە ئێمە کار بکەین لەسەرەوەی ئەوەی ئەو واقعا بگۆڕین کە لەو شارە هەیە و بیگەڕینەوە دۆخە ئاسایەکی خۆی. ئێمە هیچ کاتێک مەبەستمان نییە هیچ نەتەوەیەکی تر بسڕینەوە یا هیچ پێکاتەیەکی تر پەراوێز بخەین. ئێمە جەنابی مام جەلال خۆی خاوەنی فکری کۆکردنەوەی هەموو لایەنەکان مام جەلال خاوەنی ئەو وتە جوانەیە کاڵە کەرکووک وەکو چەپکە گوڵەکە وایە ینی بە هەموو پێکاتەکانیەوە جوانە. ئێمەش هە لەسەر و ڕێبازین بەڵام ئەمانەوێ هەر کەس استحقاقاتی خۆی وەربگرێ
لەبەرەوە ئێمە چۆن لە ڕابردوو کارمان کردووە لەسەر ئەوەی کە کەرکووک لای کەرکووکیەکان بێەوە خەڵکی کەرکوو خۆیان بڕیار لە شارەنووسی خۆیان بدەن بڕیار لە ئایندەی خۆیان بن و خۆیان شارەکەیان بەڕێوە بەرن لە داهاتووشە هەروە ئەبین و کار لەسەرەوە ئەەکەین کە بە دڵنیاییەوە داکۆکیکەری سەرسەختی مافەکانی خەڵکی کەرکووکە بین بە هەموو پێکاتەوە و چین و توێژەکانیەوە. بەڵام ئەوەی گرنگە بەلای ئێمەوە ئێستا لەم قۆناغا ئەم پرۆسی تێپەڕێ بە سەرکەوتویی بانگەشەیەکی هێمنانە و شارستانیانە بەڕێوە بچێ و خەڵکی کەرکووک بە ئازادانەوە بدار لە هەموو فشار و یان جۆرە توندوتیژیەک ڕایی خۆیان دەربڕن و نوێنەرەکانی خۆیان هەڵبژێرن و بتوانن دەڕێگەی دەنگدانەوە ئەو واقعانە خوازراوە بگۆڕن و بتوانن دۆخێکی ئاسایی بێتە ئاراوە کە تێدا خەڵکی کەرکووک ژیانێکی شەرفماندانە و ئازادانە بەسەر بەرن و ئەو خێر و سەروەت و سامان و ئەو هەموو ئەو شتانی کە لە کەرکووک هەیە بخرێتە خزمەتی خەڵکەکەەوە لە خزمەتی شارەکە بێ بەڕاستی کە تۆ ئێستا ئەچیتە کەرکووک ینی قەت لەوە ناچێ شارێک پێخاوەنی ئەو هەموو سەروەت و سامانە بێ بەداخەوە کە تەنها شارەکە و خەڵکی شارەکە لێی ببەشن. ئێمە ئەمانەوێ لە ئێستاە ئیتر کە ئەم بارودۆخە هاتوۆتە ئاراوە بتوانین سوودی لێ ببینین بۆ ئەوەی کە جارێکی تر پیاچوونەوە بە هەموو ئەو دۆخە سیاسی و ئەو وەزعانێکی لە کەرکووک هەیە بکرێتەوە و جارێکی تر استحقاقاتی هەموو پێکاتەوە نەتەوەکان وەکو خۆیان وەکەوەی کە هەن پێیان بدرێ و خەڵکی کەرکووک لە سەروەت و سامان و خێراتی شارەکەیان چی لە دابینکردنی ژیان و گوزەرانی باش چی لە پرۆژەی خزمەتگوزاری و چی لە دابینکردنی ئەمن و ئاسایشێکی شایستە لە هەموو ئەو بابەتانە بێبەش نەبن و بتوانن ژیانێکی شەرفمەندانە لە شارێکی خۆیان بەسەربەرن و ژیانێکی ئاشتی و تەبایش لە نێوان سەرجەم پێکاتەکانە لە شارەکە هەبێت. کاک پۆڵا پۆلێک لە کەسانی باش و بە ئەزمونتان دەستنیشان کردووە لە لیستەکەتانداوە خەڵکی کەرکووک تا ڕادەیەک ئاشنان بە کار و چالاکیەکانیان لە ڕۆی ئەزمموی هەم کاری سیاسی و هەم حکومڕانیشەوە لەسەر چ میکانیزمی و بنەمایەک ئەم کەسانەتان بۆ لیستە دەستنیشان کردووە لە کەرکووک؟ ئەوەی لەسەر ئەو کاندیدانە بێگومان لەسەر توانا و لێ هاتووی و شارەزاییان و لەسەر ئەوەی کە هەمووی خەڵکی ڕەسەنی شاری کەرکووکن و لە ڕابردووە لەو شارەکاریان کردووە و هەرێکێ لە سەکتەرێکە لە بوارێکە شارەزایی هەیە و هەمووی قوڵاوی ناو خەڵکن و لەگەڵ خەڵکەکە ئەژین ینی هەمووی خەڵکانێکن من دڵنیام کە خەڵکی کەرکووک شایەتی ئەویان بۆدا کە هەڵبژاردەیەکی زۆر باشی هەموو چین و توێژەکان و لە هەموو سێکتەرەکان و بوارە جیاوازەکانە و ئەو فلتەرانشی کۆمیسیۆن شایدی بۆ وادا کە کاندیدەکانتان ڕابردووکی خاوێنیان هەیە. بەڵا بێگومان ئەو کاندیدانە بە هەموو فلتەرەکانە تێپەڕیون و بەداخەوە لەم لاولولا هەوڵ درا بۆ هەندێک لە کاندیدەکان ناوبانگیان لەکەدار بکرێ یان بختان و شتیان بۆ دروستکرێ بە خۆشببختانە کۆمیسیۆن وەڵامی هەموو شتانی دایەوە و هەموو کاندیدەکانی یەکێتی بەبێ کێشە و گیر و گرفت لە هەموو ئەو فلتەرانە تێپەڕی. لە پرۆژانی بانگەشەدا ئەوەندەی ئامانجتان ئەوەیە کە ڕاستی و حەقیقەتەکان بۆ خەڵکی شاری کەرکووک ڕوونکەنەوە ئەوەندە ئامانجتان لەوە نییە بچنە بەرەی سەنگەرگرتن و شەڕی میدیایی لەگەڵ لایەنەکانی دیکە؟ نەخێر من وەکو ئاماژەم پێدا ئێمە هیواخواز بووین کە هەموو لایەنەکان کوردیەکان بە تایبەتی پێکەوە لە یەک لیستی کوردستانیە بەشداری ئەو بانگەشەی بکەین و هەڵبژاردنە بکەین و هەوڵێکی زۆریشمانداوە پرۆژێشمان پێشکەش کرد و لەگەڵ هەموو لایەنەکانیش دانیشتین و داوامان کرد و لە زۆر استحقاقاتی خۆشمان ئامادە بووین ببوورین لە پێناوی ئەو دروستبوونی ئەو لیستە بەداخەوە کە ئەوە نەبوو. ئێستێشکەوە نەبووە مادام ئێمە ئامانجێکمان هەیە ئامانجەکەمان خزمەتکردنی کەرکووکە خزمەتکردنی خەڵکی کەرکووکە و ئامانجەکەمانەوەیە استحقاقاتی خەڵکی کەرکووک وەرگرینەوە و بتوانین تیمی باش و خەڵکی باش بنێرینە ئیداری کەرکووک بۆ ئەوەی کە باشتر داکۆکی لە مافەکانی شارەکە بکەن. ئەوەی ئەوە بەلامانەوە گرنگە ئەو بەلامانەوە گرنگ نییە بەڕاستی چینە بابەتی لابەلاوە کە هیچ خزمەتێ بەخەوانەکەی شارەکە ناگەێنێ. پێچوانەکەی ڕەنگە پێشبینی کرابێت کە لایەنەکانی دیکە هەڵمەتی میدیایی
لە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک لە هەڵبژاردنەکانی ڕابردوش بینیمان جەنابیشت باست کرد بەر لە هەڵبژاردن خەریکی ئاستەنگ دروستکردن و هەندێک بابەتی دیکە بوون بۆ کاندیدەکاندان ئەگەر کەشێکی لەو شێوەیە دروست بێت ینی پلانیەوە چییە؟ ئێمە هیوادارین ئەوە نەبێت و هیوادارین ئەم ئاساییە منافەسەی حزبی و خەڵک بەڵام هەندێک بابەت بەڵام لەسەرەوەی تەشهیر و شکاندنی یەکتر و ئەوانە کارێکی ناشارستانیە و بە تایبەت لە کەرکووک هیچ خزمەتێ بە خەڵکی کورد ناکە و من دڵنیام هەر لایەنێک دەست بۆ ئەو بابەتانە بەرێ خەڵکی کەرکووک لە پێش هەموو خەڵکێکەوە نەفرەتی لێەکەن چکە ئەوە تەنها زەرەر بە خەڵکی ئێمە ئاگەێنێ و قانجاز بە دژمنەکانی کەرکووک و کوردەگەیەنێ بۆیە هیوادارم کە هەموو لایەنەکان بانگەشەی خۆیان بکەن بە شێوەیەکی ئازادانە و زۆر ئاساییە منافەسەی حزبی لەسەر ئەساسی خزمەت و لەسەر ئەساسی پرۆژەی باشتر و پێشنیاری باشتر و خەڵکی باشتری هێناوتە پێشەوە بەڵام نەک بە تەشهیر و یەکتر شکاندن وەکوتمەوە تەنها خزمەت بە دژمنانی میلەتەکەمانەکە و هیوادارم هیچ لایەک دانەبەزێتەوە ئاستە و ئەگەر ئەوەی ژووردا من دڵنیام خەڵکی کەرکووک خۆیان وەڵامی گونجاوی ئەو شخص و لایەنانە ئەدەنەوە کە بیانێ بەو شێوەیە ئیش بکەن ئەوەی کەی بینین ئەمڕۆ یەکێکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن بۆ لە کەرکووک ئەو جۆش و خڕۆشەی خەڵکی کەرکووک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ کاندیدەکانی ئەوە بۆ خۆی وەڵامێکی ڕوونی ئەو پرسیارێ کەشی پارێزگای کەرکووک چۆنەنایی لە ڕووی ئەمنیەوە بۆ ئەم ماوەی کە بانگەشەی هەڵبژاردن هەیەانی ئەوەندەی کە جەنابەت زانیاری تەبێت و لە دوورەوە چاودێری بارودۆخەکە بکەی بارودۆخەکە سەقامگیریانی بۆ گژلایەنەکان لە کەرکووک تا ئێستا ڕووداوێکی ئەو تۆ نەبووە کە شایانی باز بێ ئەمڕۆ کە تایبەتی بانگەشە دەستی پێ کردووە کارەکان ینی زۆر بەباشی بەڕێوە چووە و لایەنەکان ئازادانە بانگەشەی خۆیان کردووە و هیوادارین لە ڕۆژانی داهاتوویشە هەروە بەردەوام بێەوە لە کاتی دەنگدانیشە هیوادارم لایەنە ئەمنیەکان و هەموو لایەنانی کە پەیوەندیدارن کار ئاسانی بکەن و کاری هاوڵاتیان ئاسان بکەن لەوەی کە بێن دەنگدەنگی خۆیان بدەن و پرۆسەکە بە شێوەیەکی تەندروست بەڕێوەچێت. کاک پۆڵا جگە لە کەرکووک لە نینەوە لە سەلاحەدین و لە دیالەش کێتی نیشتیمانی کوردستان بەشدارەوە لیستی هەیە کار و بەرنامەی کێتی نیشتیمانی کوردستان لەو ناوچانە چییە؟ کار و بەرنامەی کێتی نیشتیمانی کوردستان لە پێش هەموو شتێکەوە گەڕانەوەی دۆخی ئاساییە بۆ ئەو ناوچانە و لابردنی ئەو بارە نەخوازراوەی کە هەیە گەڕانەوەی ئیستحقاقاتی خەڵکی کووردە گەڕانەوەی مافەکانی خەڵکی کوردستانە باشتر داکۆچیکردنە لەو ناوچانە لە هەموو ڕوویەکەوە ئێمە سەر ڕای ئەوەشی تر بدەی لەسەر بابەتەکانی خزمەتگوزاری و دابینکردنی هەلی کار و دابینکردنی استحقاقاتی ئەوەی کە هەیە کە پێویستە بۆ خەڵکەکە ئەمانە هەمووی لە بەرنامەی کێتی نیشتیمانی کوردستانە بەڵام وەکوتم ئەرکی سەرەکی و گرنگی ئەمەیە ئەوەیە کە گەڕانەوەی دۆخی ئاسایی کەرکووک و هەموو ناوچەکانی تریش کە بگەڕێتەوە سەر ئەو دۆخەی جاران کە تێدا هەموو لایەنەکان بە جۆرەی پێگە و استحقاقی خۆیان وجودیان لە شارەکە هەبووە. لە دوای هەڵبژاردن ئەنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیە ڕابردووی بانگەشە و ئەو بەدەنگەوە نەهاتنەی لایەنەکان لە بیر بکاوە لەسەر مێزێکی گفتوگۆ دانیشن بۆ بەرژەوەندی خەڵکی ئەم ناوچانە. بێگومان هەموو کاتێەوە مەبدە و پرینسیپی کارکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و یەکێتی هەموو کاتێک دەستی کراوەتەوە بۆ هەموو لایەک بۆ لە پێناوی خزمەتکردن بە خەڵکی کوردستان بۆ هەموو لایەک کە هەمیشە کۆکەرەوەیش بێ نەک ئامادە بێ کۆکەرەوەی لایەنەکانیش بێ و ئێمە لە دوای کۆنگرەوە و ئێستا لەم ڕۆژانیشە دیسان جارێکی تر جەنابی سەرۆکی یەکێتی کاک بافڵ تاڵەبانی کە جارێکی تر جەختی لەوە کردەوە کە ئێمە لە دوای کۆنگرەوە لاپەڕێکی تازە لەگەڵ سەررجەم لایەنەکان هەڵەدەینەوە و بۆ خزمەتکردنی میلەتەکەمان و لە پێناوی بەرژەوەندە باڵاکانی میلەتەکەمان ئامادەین بۆ هەموو هەنگاوێک کە ببێتە هۆی ئەوەی کە ئێمە بتوانین باشتر خزمەت بە خەڵکی خۆمان و باشتر داکۆکی لە مافەکانیان بکەین و هەر لە ڕۆژانی داهاتووە شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی سەررجەم لایەنەکانەکە بۆ گەیاندنی ئەم پەیامە. کاک پۆڵانی لە ماوەکانی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆمەڵە قۆناغی جیاوازە هاتووە دواتریش ئەوە وەک جەنابەت باست کرد کۆنگرە بەستراوە جارێکی تر بەرگێکی نوێبەری یەکێتی ئاکرایەوە ئەنی ئەم نەفەسە تازەیەکێتی نیشتیمانی کوردستان چ کاریگەرێک دروستەکە لەسەر
گروتینی هاوڵاتیان بەتابەت لە ئەنگرانی یەکێتی بۆ بەشداریکردن لەو پرۆسەیە؟ وەڵا بێگومان خەڵکی کوردستان ینی زۆر بەباشی ئەو لەو هەڵوێستانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە گرنگیەوە ڕوانن و من دڵنیام ینی ئەم هەڵوێستانەی یەکێتی لە پێناوی بەرژەوەندێ باڵەکانی خەڵکی کوردستانە و لە پێناوی ئەو هەدەفەیە یەکێتی هەموو کات ئامادە بووە واز لە بەرژەوەندی حزبی و تایبەتی خۆی بێنێ لە پێناوی ئەو بەرژەوەندیە باڵایانی خەڵکی کوردستانەوە. ئێستش جارێکی تر ئێمە دووپاتێکینەوە کە لە پێناوی بەرژەوەندێ باڵەکانی خەڵکی کوردستانە ئامادەی هەموو هەنگاوێکین لە عێراق لە هەرێمی کوردستان لە هەموو شوێنەیەک چکە ئێمە زانین کە دۆخی ناوچەکە دۆخی عێراق دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی هەستیارە و ئەزانین خەڵکی کوردستان لە قەیرانێکی قوڵ و ناهەموارە ئەژین ئەبینین کە خەڵک موچە و ژیان و گوزەرانی زۆر خراپە. یعنی ئەم دۆخەوە خوازێک کە لایەنەکانی کوردستان بە پەلە و بە زووترین کات کۆبنەوە لەسەر مێزی گفتوگۆ و پێکەوە پرۆژەیەکی نیشتیمانی ئامادە بکەن بۆ چارەسەرکردنی هەموو ئەم قەیرانانە و بۆ ئەوەی ئەوە ڕووبدا یەکێتی ئامادەی هەموو هاوکاری و پشتیوانیەکیایە. لەم بانگەشەیەدا کاک پۆڵایانی ڕەنگە پێویست بکات لەسەر ئاستی باڵاوە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەخۆ لە نزیکەوە بەرکەوتنیان لەگەڵ خەڵکە بێ ڕاستە گرنگە کاندیدەکان بناسنەوە کار و پلان و بەرنمەیان بۆ شی بکەنەوە بەڵام پێویستیشیان بەوە هەیە کە لەسەر ئاستی باڵا لە نزیکەوە سەرکردەکانی یەکێتی بن. دیارە کەم و زۆر ئاگدارم کە پلانەکە بۆ جۆرەیە و دابشکاریەکەی و بەرپرسیارەتی دراوە بە هەندێک لەو بەڕێزانەکە لەگەڵ خەڵکدا گفتوگۆ بکەن بەڵام بەوردی پێم بڵیانی یەکێتی نیشتیمانی کوردستان چ بەرنامێکی داناوە بۆ بانگەشەیەوە ئەرکو لە پرساوەتەکان چۆن دابشکراوە؟ یەکێتی هەموو هەواڵانی یەکێتی لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی دابەزیونەتە ئۆرگانەکانی خوارەوە لەگەڵ خەڵکە لە ناو جەماوەران ینی هەر ئەندامێکی سەرکردایەتی هەر ئەندامی مەکتەبی سیاسیەک هەر هەواڵێک لە ئۆرگانە باڵاکان بەرپرسیارەتی سنوورێک ناوچەیەک کۆمیتەیەکی سنووری کۆمیتەیەکی خراوەتە ئەستۆ کە لەوێەوە سەرپەرشتی ئەو پرۆسێ بکە بۆ ئەوەی نزیکترین کۆنتاکتی هەبێ لەگەڵ هەم لەگەڵ هاوڵاتیان و هەم لەگەڵ ئۆرگانەکان و کادرەکانی خۆمان بۆی ئاگای لێبێ لە نزیکەوە لە کێشە و گیرگرفتەکان لە داواکاریەکانی خەڵک لە هەموو بابەتانی کە پەیوەستە بە پرۆسەکە و بە خەڵکیشەوە. بۆیە ئەم دابشکاریە ینی هەموو سنوورەکانی گرتوتەوە نەک تەنها کەرکووک هەموو هەواڵەکانمان لە مەکتەبی سیاسی سەرکردایەتی ئۆرگانە باڵەکان هەموو دابشکراونە سەر سنوورەکان و هەموو دابشکراونتە سەر کۆمیتەکان و ئۆرگانەکانی خوارەوە کە ئەوەمان لابردووە کە بڵێن ئەمە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و چیە بێ ئەو دەفلان شوێن بێ و دەفلان نەخێر هەمووی وەکو یەک چوونەتە ناو کادرەکانەوە ئێمە چوینەتە سنوورەکان و چوینەتە سنوورێک کۆمیتەیەکی لێ کۆمەڵێک کادری لێ وتمانە ئێوە بەرپرسن ئێوە مەسوولی سنوورەکان ئێمەش پشتیوانتانین لەگەڵتانین بمان بنن لەگە خەڵک بین لە ناو خەڵک بین و ناو هەواڵەکانمان بین بۆی لە نزیکەوە ئاگامان لە هەموو بابەتەکان بێ ئێوە پێشڕەو بن ئێمەش پشتیوانتانی. کەشی بانگەشەوە پرسیاریشم لێ کردی ڕەنگەیانی هەموو جۆرە شتێکی تێبکەوێت لە باجارەمانی پێدەوت تێ بانگەشە هەر لایەنێک دەوێت ڕێگایەکی دروست هەڵبژێ بەڵام یەکەتی نیشتیمانی کوردستان هەمیشە ئەنی بانگەشەیەکی ئارامی کردووە هەوڵی داوە نەبێتە مای بێزاری بۆ هیچ کەسێک لەم هەڵبژاردنەشدا لە شاری کەرکووکانی میکانیزمەکە بەوەیە چونکە بەڕاستی کاتەکەی درێژە ینی 45 ڕۆژ لە بەردەم هەر لیستێکدایە بۆ بانگەشی خۆیانی بەرنامەکان ستێپ بای ستێپ دەست پێ دەکەن. بێگومان ئێستا ئێمە دەستکراوە بە بانگەشەی هەڵبژاردن ئەمڕۆ لە شەوەوە تقریبن لە دوای 12 شەوە دەستکراوە بە بانگەشە پرۆسەکە تا ئێستا بە باشی ئەڕوا و ئێمە پلان و بەرنامەی خۆمان هەیە وەکوتم ناوچەکانمان دابەش کردووە و هەر باڵان هەمووی دابەشبوون بەسەر ناوچەکانە و لە ڕۆژانی داهاتوو ئێمە بەرنامەکانمان زیاتر چڕە بێتەوە لە ئەوەی بۆ نمونە لە ڕۆژانی داهاتوو ڕاگەاندنی لیستەکە ئەبێ و کاندیدەکانە بێ پاشان هەر زۆنێک یا هەر ناوچەیەک بە گوێری خصوصیەتی ئەو منتیقەیە کار و چالاکیەکانی دەست پێکە بە گوێری بەرنامەیەکی داڕێژراو کە بەرنامەیەکی مرکزیە کە مەکتەبی هەڵبژاردن دایڕشتووە. کاکە پۆڵا جگە لە پێکهاتی کورد لەو شارە کۆمەڵێک پێکهاتی جیاوازی تر هەیە و ڕەنگە دەنگی ناڕازی خەڵکی ناڕازی شەبێ
چیتان کردو بۆی کە متمانی جگە لە پێگاتی کورد پێگاتەکانی دیکەش بەدەست بێن و خەڵکانێک کە ڕەنگە متمانیان بە کورتە بێ بۆی داوای مافەکانیان بکات لەو شارە. بێگومان ئێمە هەر لە سەردەمی جەنابی مام جەلالەوە ینی کار لەسەرەوە کراوە وەکو پێشتی ژاماژەم پێدا کە کەرکووک بە پێکهاتە ڕەسەنەکانیەوە بە پێکاتە ڕەسەنەکانی کەرکووکەوە بتوانرێت لەو شارە پێکەوە شارەکەیان بەڕێوە برن پێکەوە ئیداری شارەکە بدەن و ئێمە هەدەفمانەوەیە کە کەشێکی وا لە کەرکووک دروست بێ کە هەموو سەرجەم نەتەوەکان و سەرجەم پێکهاتەکان پێکەوە ژیانێکی وەکەوەی کە هەبووە سەدان ساڵە لە کەرکووکە پێکەوە ژیاون و ئێستا بە دۆخێکی نەخوازرا و ماوانەی ئەخیر کە ئەو بارودۆخە هەبووە ئێمە ئەمانەوێ ئەو بارودۆخە کۆتایی پێبێ و ئەوەش لە ڕێگەی ئەوەی کە ئیدارەیەکی گونجاو و شیا و بۆ شارەکە هەڵبژێرین کە لە خەڵکی ڕەسەنی شارەکە بن لە پێکهاتەکانی شارەکە بتوانن پێکەوە ئیداری شارەکەی خۆیان بدەن و خەڵکی هەموو ئەو پێکهاتانە زانن کە ئەمە مەبدە و بیر و باوەڕی یەکێتیە و لە ڕابردووش بینیوانە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز کاری لەسەر بابەتی جاکاری نەتەوایەتی و ڕەگەزی وانە نەکردووە و هەمیشە هەوڵەکانی ئەوە بووە کە کەرکووک بپارێزێ بۆ هەموو کەرکووکیەکان و هەموو خزمەت گوزاری بۆ هەموو کەرکووکیەکان و هەموو ئەو بابەتانی کەکتێتی کاری لەسەر کردووە بۆ ئەوە بووە بۆ هەموو خەڵکی کەرکووک بە هەموو پێکاتەکانیەوە بووە و هەموو کاتێ ڕێزمان لە هەموو پێکاتەکان و ئاینەکان و تەوەکان کردووە کاندیدەکانتان هەمووی لە پێگاتی کوردن هێناومان نەتە ناو ڕیزەکانی یەکێتیەوە و هێناومانتەن پێگەکانی دەسەڵاتەوە بەشداریمان پێکردون لە ئەنجومەنی پارێزگا لە تەنانەت لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان لە ئۆرگانی زۆر باڵا هەواڵانمان لەوانە هاتوونەتە پێشەوە لە ئۆرگانەکانی تر لە نەتەوەکانی تر و پشتیوانیشمان کردوون و داکۆکی کاریش بوون لە مافەکانی ئەوانی ژۆک و خەڵکی کوردستان. جەنابەت خۆت لەسەر ئاسی تاکە کەسی ناوێکی دیاری و لە هەڵبژاردنەشدانی باز دەکەیت و دڵنیا مەرکو لێ پرسایەتی شت پێسپێراوە لە نێو پرۆسەکەدانی پلانت چییە بۆی کە بە تایبەتی بەشدارێکی کاراتە بێ لەم بانگەشێدا؟ زۆر سپاس سڵای من ئێستا لە محورێک کارەکەم کە هەموو پێکاتەکانی تایە ئەڵێن منتقەی موسەڵا و موسەڵی تقریبا سنووری 11 گەڕەکە سنووری ئەو 11 گەڕەکە هەموو پێکاتەکانی تایە و هەم بە کورد عرب تروکمان هەمووی تایە یعنی ئێمە هەوڵمان داوە یەکێتی ئەو لەو سنوورە وەکو هەموو سنوورەکانی تری کەرکووکیش خەڵکی ئەو ناوچانە وەکو پێم وتی لە ڕابردوو بینیوانە یەکێتی چۆن کاری کردووە و ئێستاش من دڵنیان بەشێکی زۆری و خەڵکە متمانیان بە یەکێتی هەیە بە هەموو نەتەوەکانەوە ئێستش ئێمە بۆ هەمویان جەختمان لەو کردوەوە کە ئێمە لەسەر ئەو ڕێبازە بەردەوامین و یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوەیە کە کەرکووک شاری ئاشتی و پێکەوە ژیان بێ و شاری هەمووان بێ و تێدا ژیانێکی شەرفمەندانە و شایستە بۆ هەموو خەڵکەکەی دابین کرێ و هەموو نەتەوەکان پێکەوە استحقاقی خۆیان وەرگن لەو شارە و ئەو دۆخە نەخوازراوەی کە هەیە لە کەرکووک و خەڵکەیەک هاتووە ئەمڕۆ خۆی سەپانووە بە کۆمەڵێ ئەوامل هاتووەتە کەرکووک و بۆ بە ئەمری واقع ئەو دۆخە نەمێنێ و ئەم بۆ ئەوەی ئەو دۆخە نەمێنێ ئێستا باشترین هەلە و باشترین ڕێگەچارەیە کە ڕێگەچارەیەکی ئاشتیانە و مەدەنیانەیە کە مافێکی ئاسایی خەڵکە کە هەڵبژاردنە ئەو مافە بەکاربێنن بۆیە ئەو دۆخە بگۆڕین و بتوانین ئیدارەیەک لە شارەکە دانین کە ئیدارەی هەموو خەڵکی کەرکووک بێ و تەنها خەمی خزمەتکردنی خەڵکی شارەکە کاکێ پۆڵا خۆ ترس نییە لەوەی ئیدارەی ئەم شارە لەم پەر بۆ کارەکانتان دروستکە لەم بانگەشەیە چکە بینیمان لە ڕابردوو زۆر جارانی کە گرفت و ئاستەنگی دروست کردووە. ئێمە تایسە هیچ شتێکی وانە چکە هەم چاودێرانی ئامادەکاریتان کردووە بۆ شتێکی لە بابەت بەڵێ هەموو ئامادەکاری کراوە و تەنانەت چاودێری بیانی و چاودێری ناوخۆیش هەیە لەسەر خەتین لەگەڵ ڕێکخراوە نێو دەوڵەتەکان لەگەڵ UN لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کە چاودێری ئەم پرۆسەیە ئەکەن ئێمە هیوادارین ینی هیچ ئاستەنگ و ڕێگریەک دروست نەبێ بۆ ئەوەی کە خەڵک هەم بانگەشەکەی خۆی بە ئازادانە بکە و هەم پرۆسی دەنگدانەکە بە ئازادانە بکە و لە حاڵەتێکە ئەگەر بابەتێکی وا بێتەوە دڵنیاین ئێمە لە ڕێکاری یاسایی و لە ڕێگەی ڕێکخراوە نێو دەوڵەتەکان و لە ڕێگەی دادگاوە هەموو بابەتانە ڕێگری لێ لەو ناوچانی کە پێگاتی عەرەب و تورکمانی زۆرین لەو ناوچانە گرفتان نابێت بە بانگەشە؟ بڕواناکەم گرفتمان هەبێ و هەر گرفتێکی شەبێ قابلی چارەسەرکردنە و یەکێتی توانا و هیمەت و تااقەتی ئەوەی هەیە کە هەر کێشێک ڕوودا چارەسەری کاکە پۆڵا ئەوەی کە گرنگە بۆ خەڵکی کەرکووگانی
خزمەتکردنەوە گۆڕانکاریە لەم بارودۆخی کە جەناب باست کرد. ئەنی لەگەڵ کۆتایهاتنی پرۆسی هەڵبژاردن پێشبینی دەکەیت لەوەی کە هەنگاوەکان خێرابن بۆی دۆخی کەرکووک ئاسایی بێتەوە؟ بە دڵنیاییەوە ئێمە گەر بەشداریەکی کارەمان لە دەنگدانە هەبێ و کاندیدەکانی کورد سەرکەوتنی باش بەدەستبێنن و بتوانین ئیداری شارەکە پێکبێنین بە دڵنیاییەوە تەواوی واقعی شارەکە گۆڕێ و دۆخی نائاسایی شارەکە کۆتایی پێدێ و ئەگەڕێنەوە سەر ئەو دۆخە ئاسایی کەرکووک کە تێدا ینی خەڵکی کورد هەموو مافەکانی خۆی تێدا دەستەبەر بوو بە هەموو لایەنەکان و نەتەوەکانی تریشەوە. پێشبینی ڕەنگە کارێکی ئەستەم هەیە بەڕاستی، بەڵام هەر لێت دەپرسیانی وەکو ڕێژەی بەشداریتان لە ئەنجومنی پارێزگا دیارە هەر بە تەنایەکێتی نام بەڵکو کورد بەگشتی ئەی چاوەڕێ دەکەی ژماری کورسێکی باش لە ئەنجومنی پارێزگا بەدەستبێن؟ من دڵنیام یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتنی گەورە بەدەستەهێنێ و ئێمە ئەوەی کە لە ناو خەڵکین و ئەیبینین ئەوە ئێستا بانگەش دەستی پێکردووەوە پێش بانگەشش ئێمە هەر کارمان لەسەر کردووە کە کاردانەوەی خەڵکو و پشتیوانی خەڵک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەو شارە و قاعدەی جەماوەری یەکێتی لەو شارە دڵنیاین لەوەی کە سەرکەوتنی گەورە بەدەستهێنین و دڵنیاین لەوەی کە یەکێتی لیستی یەکەمە بێ لە شارەکە و زۆرترین کورسی و زۆرترین دەنگ بەدەستەهێنێەوە کۆمیشە. حەزەکەم هەردووا قسەیان دوا پامێکە شتێکی تایبەتیت بۆ خەڵکی شاری کەرکووکەیە لە کۆتای قسەکان فەرموو. وڵی دوا پەیامم بۆ خەڵکی شاری کەرکووک ئەوەیە کە هیوادارم هەموو خۆیان ئامادە بکەن بۆ بەجێگەیاندنی ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیی کە بەڕاستی بەشداریکردن لەم پرۆسە چارە نووسوازەیە ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەییە و ئەرکە لەسەر شانی هەمومان ینی بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ ئەو لابردنی ئەو واقع نەخوازراوی لەو شارە هەیە و بۆ ئەوەی هەویەی کوردستانی کەرکووک هەویەی پێکەوەژیانی کەرکووک و هەوێ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک کە ئێستا هەلێک کاتوتە پێشەوە بتوانین لە ڕێگەی دەنگدانەوە چارەسەریکەین و جارێکی تر کەرکووک بکەینەوە بۆ کەرکووکەی کە هەمومان خەونی پێوە ئەبینین هەمویان بەشداریەکی کارا بکەن لە هەڵبژاردنە و بتوانن دەنگەکانیان بدەن بە کاندیدەکانی کە ئەزانن نوێنەری ڕاستەقینەی شارەکەن و نوێنەری ڕاستەقینەی خۆیانن و متمانەیان پێیانە کە داکۆکیان لێ ئەەکەن لە شارەکە لە خەڵکەکە بۆیە بۆ دڵنیایشم ینی من خەڵکی کەرکووک لەو ئاستەیە لەو ئاستی ڕۆشنبیر و وشیاریەیە کە درک بە گرنگی ئەم قۆناغاکە و درک بە گرنگی ئەم هەڵبژاردناکە و من دڵنیام کارێکی واکەن کە کورد و هەموو کوردستان سەربەرزەکەن. سپاس بۆ پۆلا سیروان تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ مامبی بەخێر بێت. بەڕێزان پانۆرامەتان پێشکەشکرا سپاس کە ئێوەش تا ئێستا بینەر بوون هەر شاد بێت.